ئەوەی کە باس لەوە دەکرێت برێت مەگۆرگ داوای کردبێ یان قسەی لەسەر ئەوە کردبێ کە ئێمە هەڵبژاردنەکان دوا بخەین شتیوان نەبووە حقەت ئەوان شتیوان لەگەڵ ئێمە باس نەکردووە ئەوەی کە باس کراوە ئەوەیە هەڵبژاردنەکان دەکرێت یان ناکرێ بەڵێ دەکرێت لە کاتی خۆیدا دەکرێت بەڵام هیچ قسەیەک لەلایەن جەنابی برێت مەگۆرگ بۆ دواخستنی هەڵبژاردنەکان لەگەڵ ئێمە نەکراوە هەتا ئەم لەحزەیە هیچ لایەنێک بە شێوەیەکی ڕسمی داوای نەکردووە کە هەڵبژاردنەکانی کوردستان دوا بخرێتن لایەنەکانی تریش کەسیان بە شێوەیەکی ڕسمی داوایان لە حکوومەت نەکردووە داوایان لە ئێمە نەکردووە کە ئێمە هەڵبژاردنەکان دوا بخەین تا ئێستا بەڕاستی بۆ ئێمە لە هەرێمی کوردستان ڕوون نییە و من تەسەور دەکەم بۆ خۆشیان هێشتا ڕوون نییە بەڵام بە تەئکید هەنگاوەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق دەبێ وەکو بەشێک عێراق ئەو پابەندبوونەی کە هەیەی بەنسبەت ئەو گەمارۆی کە لەسەر ئێران دادەنرێتن هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقدا هەنگاو دەنێتن بۆ ئەو مەوزوعە ئەوەی ئێمە کە کردومانە ئێمە داوامان کردووە لە ئەمریکا داوامان کردووە و لەگەڵ عێراقیش قسەمان کردووە لەگەڵ بەغدا دەمانەوێ زیاتر بەرچاوڕوونیمان بدەنێ و داوامان کردووە کە وەفدێکی ئەمریکا سەردانی ئێمە بکاتن بۆمان ڕوون بکاتەوە چ شتێکە ئەوەی کە دەبێ بکرێ یان چ شتێکە کە نابێ بکرێت ئێمە چاوەڕوانی ئەو کۆبوونەوەیان بەڵام بە تەئکید هەرێمی کوردستان لە چوارچێوەی بڕیارەکانی بەغدا لە چوارچێوەی بڕیارەکانی عێراقدا هەنگاو دەنێ بودجە دەستی پێکردووە پرۆسەکە بەڵام ئایا کەی تەواو دەبێ یان تەواو نابێ ئەوە دەستیان پێکردووە و خەریکن ئیشی لەسەر دەکەن